بەردی زراوێکێکە لە نەخۆشیە باوەکان بۆ ئەوەی بزانین کە ئایا چ کەسێک زیاتر ئەگەری توشببوونی هەیە بەم حاڵەتە و چ کاتێکا پێویستی بە چارەسەر و نەشتەرگەری هەیە بەڕێز دکتۆر نەورۆز پسپۆری نەخۆشی و نەشتەرگەری گشتیمان لەگەڵا بەخێر دکتۆر بەیانیت باش. زۆر سپاس دکتۆرە، سپاس بۆ میوانداریتە. زۆر سپاس. دکتۆر بەردی زراو ڕەنگە زۆربەی بینەرانمان ئەم حاڵەتیان بیست بێت، ئایا بەردی زراو خۆی چی و بە چ هۆکارێکەوە دروست دەبێت؟ سپاسانەکەم دووبارە. بەردی زراو یەکێکە لە نەخۆشیە باوەکان، هۆکارێکی زۆر زۆر وازەح نییە بۆچی خەڵک تووشی بەردی زراوە بێ، بەڵام چەند سەبەبێک هەیە بڵین کە ئەو نەخۆشانە زیاتر احتیمالە تووشی بەردی زراوە بن. ئەو کەسانە بەگشتی لە ئافرەتان زیاترە وەک لە پیاوانە، لە تەمەنی 40 ساڵیەوە بەرەو ژوور زیاترە لە ئافرەتە، لەو کەسانە زیاترە کە کێشیان زیاترە و لێرا تێبینیەکی زۆر سەریع و ئەو کەسانەی کە بە خێرایی کێشیان دابەزێنن هەم دوو احتیمال لە تووشی بەردی زراو بن. و لە بەعزێک کەسا کە نەخۆشی خوێنیان هەیە وەکو ئەوانەی کە خڕۆکەسپیەکانیان شێوەکەی طبیعی نییە، سیکل سێڵ ئەنیمیا، و وەکوانەی کە خوا نەخواستە نەخۆشی لیمفۆما و لیوکیمیا، ئەوانەی کە تووشی نەخۆشی سەرەتانی خوێنە بن لەمانە باوترە. و بۆ ماوەیش یەکێکە لەو هۆکارانە کە لەو خێزانانەیە کە یەکیان هەی بووە لەوانەیە ئەندامەکانیکەی خێزانەکەش هەیەیان بێ، یەکێکە جوڵەی زۆر زۆر کەم بێت و هۆکاری کەش ئافرەتی دووگیانە و هەروەها کە ڕەبتی بەم حاڵەتی کەشەوە هەیە ئەو ئافرەتانی کە حەبی مەنع بەکارێنن بە تایبەت ئەوانەی کە ئیسترۆژینی تیابێ، مادەی ئیسترۆژین. ئەمە بەگشتی هۆکارەکانە کە ئەڵێن چۆنڵی سەبەبن بۆ دروستبوونی بەردی زراو. بەڵێ دکتۆر کاتێک کەسێک بەردی زراوە بێ ئامەرجە لە سەرەتاوە هەست بە نیشانە بکە و ئایا کاتێککە نیشانەکانی دروست دەبێ بێزگە لە ئازارەکەی چ نیشانێکی ترێبێ و شێوازی ئازارەکەی چۆنە؟ بەڵێ وەکو ئەوە ئەبێ وەکو چۆنڵی باگراوندێ باسکەین ئیشی زراو خۆی چیە تورەکەی زراو و مادەی مادە تاڵەکەی زراو کە جگەر دروستیەکە ئیشی تەمەن چەند ئیشێکی ئیشە ڕئیسیەکەی ئەوەیە کە هەرسکردنی ئەو خواردنە کە تۆی خۆی بەشە چاوریەکە لەو خواردنە وەکو فاکتەرێکی سەرەکی ئەو مادە تاڵی زراو کە لە جگەرەوە دروستە بێ و لە تورەکەی زراوە خەز نەکرێت کۆکرێتەوە بۆ ئەو کاتانەیە کە ئەو خواردنە دوای گەدە ئەچێتە دوانزەگرێت لەویا پێویستی بەو تاڵاوی زراوە بێ بۆی بتوانانی ڕیخۆڵەکانی ئیسفادی لێ بکە و هەزمی بکە. بۆیە ئەگەر کێشەیە لە تورەکەی زراوە هەبێ یا بەردی تیابێت تەوەقع ئەکەیت کە زۆربەی نەخۆشەکان دوای ژەمی قورس و چەور نیشانەیان هەبێ، بەڵام مەرج نییە هەچ کەسێ بەردی زراوی هەبوو لەوەڵەوە نیشانەی هەبێ. زۆر جار نەخۆشەکە بۆ شتێک کە چێ فەحسێکی سۆنەری ناوسکە کات دەرەکەی بەردی زراوی هەیە کە گەشتەوەی نیشانەی هەبوو چەند جۆرێک هەیە. جاری وایە بەس نیشانەکەی ئەوەیە کە خواردنەوە کووتمان خواردنێکی چەوری خواردو و تورەکەی زاوی کە خۆی گرژەکە و خۆی بەتاڵەکاتەوە ئازاری کێبێ لە سەرەوەی سکی بە تایبەت لە لای ڕاست، لەوانەیە دڵەکزەی لەگەڵابێ، لەوانەیە هێڵنجی لەگەڵابێ، جاری واشە ڕشانەوە و هەندێک جاریش ئەبێ بەهۆی سکچوونێکی وەک چۆنڵی زۆر خێرا. بەڵام ئەو نەخۆشانەی کە کێشیان تیا دروست بووە بەردەکە ئیلتیابی دروست کردووە لە تورەکەی زراو، ئەوە نیشانەکانی قورسترە بێت و حاڵەتی کەش هەیە جگە لە ئازار لەرزوتە هەبێ وەکو نیشانە و زەردووی هەبێ. ئەمە ئاماژەیەکە کە کێشەی گەورەتر دروست بووە کە لەوانەیە بەردەکە جوڵا بێ لە تورەکەی زرا و لە بۆری زراوە گیر بوو بێ، بۆیە ئەم نیشانە قورسانەیە بێت. بەڵێ دکتۆر کاتێک کەسێک ئەگەر نیشانەی هەبێت بێگومان خۆی هەست بە ئازارەکەکە، بەڵام ئەگەر کەسێک بە سوودفا زانی بێتی کە بەردی زراوی هەیە بەهۆی پشکنینی سۆنەرێک بۆ شوێنێکی تریەوە هەستی پێکرد بێ، ئایا ئەم کەسانە چی بکەن، چۆن ڕێنمایەکرێن چارەسەر وەرگێن لە چ کاتێکە پێویستیان بە نەشتەرگەریە بێت؟ بەڵێ خۆی زۆر گرنگە ئەگەر نەخۆشێک وەکو تۆڵەی بۆ سەبەبێک کە سۆنەری کرد و دەرکەوت بەردی زراوی هەیە سەردایم پزیشک بکە و کە سەردایی کرد گرنگیشە پزیشکەکە بە دوای یەک دوو شتا بگەڕێت تاکید کات ئەنجە دوای ڕێنمایی با بە نەخۆشەکە. یەکێ لەوانە ئەوەیە کە بێتۆ فاسی ئەنزیمەکانی جگەر و زەردووی بۆ نەخۆشەکە بکەیت. ئەگەر فاکتەرەکان لە نەخۆشەکە هەبوو ئەوە ئەتوانی بڵێ سەبەبی بەردی زراوەکەت ئەمەیە و ئەگەر نەبوو نەخۆشەکە نیشانەی نەبوو ئەو کاتە تۆ ئەتوانی ڕێنمایی بی بە پێی جۆری بەردەکە بە پێی حاڵەتی نەخۆشەکە ئەتوای ڕێنمایی بە نەخۆشەکە بی کە پارێزکە لە خواردنی ژەمی قورس و چەور
کە بەڕاستی زۆر شتەگرێتەوە هەر سێ نوعی گۆشتەکان ئەگرێتەوە ماسی و مریشک و گۆشتی سوور و هەشتێ سوور کرابێتەوە و هەتا هێلکە ڕۆن و هەتا هێلکەی کوڵاویش هەر بە چەوری بۆوان حسابە پیانەڵی کە ئەتوانن ئەم خواردنانە هەمووی بخۆن بەس کەمی لێ بخۆن. بەڵێ دکتۆر ئەو کەسانەیە کێن کە پێویستیان بە نەشتەرگەری ئەبێت و پێویست دەکات کە نەشتەرگەری ئەنجام بن بۆ لابردنی زراوەکان و بۆ ئەم گرفتە ماکی تری دواتری بەدوایانێت. بەڵێ وەکو زانستی پزیشکی ئەوە ئەو قسەیە زۆر ڕاستە کاڵێ شەر نییە هەموو نەخۆشێکی بەردی زراو یەکسە بڵی نەشتەگەری زۆر نەخۆش هەیە بیایی چەند ساڵێکی زۆر ئەتوانی بەبێ نەشتەرگەری و بەبێەوەی تەسیر کاتە سەر ژیانی نەخۆشەکە و ئیشی ڕۆژانەی یای ژیانێکی ئاسایی بەرێتە سەر شەر نییە یەکسەر بینێری بۆ نەشتەگەری ئەوانەی کە چەند فاکتەرێکەیە کە قەرارەی بۆ نەشتەگەری بۆ نەخۆش یەکێ لەوانە بوونی نیشانەیە و داغڵبوونی بەردەوامی نەخۆشەکە بە ئیلتیابی تورەکەی زراو بۆ نەخۆشخانە و بۆ بەشە فریاکەوتنەکان یەکێ لەوانە بەردەکان عەدەدیان زۆر بێت و حەجمیان بچووک بێ دایمە تەوەقعەکەی کێشە زیاتر ڕووبا چکم لەوانەیە بچنە بۆری زرا و تورەکەی زرا و لە ناو بۆرەکە ئاسیبن و کێشەی گەورەتر ڕووبا یەکێ لەوانە ئەوەیە کە نەخۆشەکە ئەگاتە حاڵەتی کاتی کەیت بۆ لاو وەکوتم چەند نیشانەیەکی گرنگەیە بەیاگاو لێبێت لەرزووتا زەردووی هەبێت و ئازارەکەی جگە لەسکی ئەیاتە پشتی و ئەیاتە شانی ڕاستی ئەم سێ نیشانەیە بە یەکەوە پێدەڵێت کە کێشەیەکی گەورەتر هەیە کێشەکە لە تورەکەی زراوانیە و ئەو نەخۆشانەی کە جاری وایە بە بۆنەی بەردیزراوە تووشی ئیلتیابی پەنکریاسە بنچکم بۆری پەنکریاسیش نزیکە لە بۆری زراوە لەبەرەوە چەند فاکتەرێکەیە قەرارەی ئەمەلیاتەکەی بۆ بکەی یاننا ینی شەر نییە بەڵێ لەوانەیە بازیە نەخۆش 5 ساڵیش بە پارێز و ئاگای لە خۆی بێ و هەموو شتێک نەخوا و شتی زۆر چۆر نەخوا لەوانەیە هیچ کێشەی نەبێت. بەڵێ واتە کاتی ئەو نیشانانی کە باس کردوەکو ئازار و تاو دڵتێک کەڵاتن یاخود زەردووی کە دروست ببێ ئەمەوە کاتێک کە ئیتر نەخۆشەکە بێ سەردەی نەخۆشخانە بکات و بڕیاری چارەسەری بۆ بدرێت. دکتۆر بێجگە لە ئەم جۆرە چارەسەران کە باسمان کرد بێگومان کاتێکە نەخۆشێک ئەنێرێ بۆ نەشتەرگەری دوو جۆر نەشتەرگەری هەیە نەشتەرگەری کرانەوە یاخود بە هەناوبینی کە ئێستا هەناوبینی تا ڕادەیەکی زۆرتر بەکارهێنرێت ئایا سوودەکانی چێ بە بەراورد بۆ نەشتەرگەری کە لە پێشوە ئەکرات و تا چەند نەشتەرگەری نەخۆشەکە توانێت لە دوێ نەشتەرگەریەکەوانێ بگەڕێتەوە سەر ژیانی ئاسایی خۆی. بزەبت ئەخیری پرسیارەکە و جوابی ئەوە بوو کە بۆچی ئێستا هەناوبینی لە دنیا لە هەموو عالەمیشە بۆ نەگەر بۆ تورەکەی یاعمل نەشتەگەری تورەکەی زراو بۆ زۆر نەشتەگەریکە بای ئەوەیە بە هەناوبینی نەخۆش عملیات بکرێ وەک لەوەی وەکو جاران برینی گەورە بکرێ کێشە سەرەتایەکانی وازەحە بڵێن تۆ برینێکی گەورە و هەبێت لە چاو ئەوەی دووسێ کونی بچووک لە سکتا دوای نەشتەگەری ئازارە زۆرترە بێ احتیمالی خوێنبەربوونی برینەکە زیاترە بێ لە مستەقبەلیشە احتیمالی فتق ینی لەوێەوە لە شوێنی برینەکەەوە دروست بێ زیاترە یانی بە کوردی کێشەکانی برینی کراوە زیاترە وەک لە نەشتەگەری هەناوبینی لەبەرەوە بۆ نەخۆشەکە زۆر زۆری سراحەترە ئازاری کەمترە بێ زووتر دەرەچێت لە خەسخانە لە وڵاتان تەمە حسابی پارەی مانەوەش ئەکرێ لەسەر حکوومەت لەبەرەوە ئەو طریقەیە لایەن باشتر کە نەخۆشەکە کەمتر بکەوێت لەسەر حکوومەت لەبەرەوە هەناوبینی زیاتر ئەکرێت و طبعا بۆ جەراحەکە تۆزێ فەرقیە لە ڕاستیە بۆ جەراحی کە ئیشەکەکە نەشتەگەری هەناوبینی ئەوەی ناخۆشە تۆ بە وەک وەڵێم بە دوودی شتەکانە بینی لەسەر شاشەیەک وەکو نییە خۆ ناوسکی نەخۆشەکە لە بەردەستا بێ لەبەرەوە تۆزێ فەرقی هەیە ینی دووری و نزیکی شتەکان وا دەرناکەوێت شتێک سیرەکەی زۆر گەورەیە بەس خۆی وانە لەبەرەوە بۆ جەراحەکە تەمەە بێ ڕاهێنانی مەزبوطی هەبێوانە بەڵام بەڵێ فکری ڕئیسی هەناوبینی لە چاو برینی کراوەیە ئەوەیە کە نەخۆشەکە ئازاری کەمتر بێ زووتر هەستێتەوە بۆ ژیانی ڕۆژانەی و زووتریش لە خەسخانە بچێتە ماڵەوە. بەڵێ دکتۆر لە سەرەتا باسیەوەت کرێکێک لە هۆکارەکان ڕەنگە دابەزانی کێش بێ بە شێوازێکی خێرا کاتێک کەسێک لە ماوەیەکی کورتا بڕێکی زۆری کێشی دابەزێ و ڕێژیمێکی تۆ ماوەیەکی زۆرە بەکارەهێنرێت ئەوە هەندێک جار خەڵکی ئەم دوشتا بەستنەوە بەیەکەوە کە ئەڵێ خواردنە زۆرە چەوریە ڕەنگە زیانی هەبێ ئایا دروستبوونی بەردی زرا و پەیوەندی بە ڕێژیمێکی تۆ هەیە و گەڕێتەوە بە ئەوی کە تۆ بە کاتێکی کورتا کێشە دابەزە یا خۆت بەهۆی شێوازی خواردنە
سیستەمەکە و ڕێجیمەکەوەیە. بەڵێ ئەو پرسیارە بێت جوابەکەی تۆزێ وریابین. بۆچی چونکە بەردی زراو بەعام ئەگەر فاسی کیمیایی بۆ بکەی دوو جۆری ڕئیسیمان هەیە، هیچیانەوەی کە کۆلیسترۆلی زۆرتیایە، هیچیانەوەی کە مادێگە بیلیروبین لە خڕۆکە سوورەکانی خوێنەوەیەت. ئەم دوو نوعمانەیە بەعام چۆن جیانەکەیتەوە ئەوی بیلیروبین جۆری دووەم ڕەشە ڕەنی بەردەکان، ئەوەی کۆلیسترۆل ڕەنیان زەردە. ئەنجا تۆ ئەگەر کێش دابەزێنی قانونەکە وایە هیچ کات لە هەفتەیەکە نابێت لە کیلۆیە زیاتر لە کێشە دابەزێنی، یعنی لە مانگێکە ئەو پەڕی 4 کیلۆ. ئەگەر بەم شێوەیە بێ هەم ئەو کێش دابەزانە سەرەگرێ و دوایی زیان نابیتەوە، هەم ئەو مەترسیش کەمەکەیتەوە کە بەردی زراوە توش بێت. بەڵێ دکتۆر باسی شێوازی ئازارەکەت کرد کە لە لای ڕاستە و لە بەشی ستەرەوەی سکایە، بێگومان چەندین حاڵەتی تری نەخۆشی هەیە کە ڕەنگە ئازار لە بەشی سەرەوەی سکا دروستکەن. ئایا دیارترین ئەو شتانە چیەکە کاتێک نەخۆشێک خۆی بەردی زراوی هەبێ جای کاتەوانێ و هەستی پێ بکە کە ئەمە ئازارێکی جیاوازترە و پشتگوێی نەخا بڵێ ئەمە هەر ڕەنگە ئازاری زراوەکەم بێت و کە پێویست کات سەردانی پزیشکی بکە بۆ حاڵەتێکی تر. ڕاست زۆربەی کات ئەگەوەی جەناب فەرمووی نەخۆشکێت بۆ بەشی فریاکەوتن ئازاری سەرەوەی سکی هەبێ یان بڵێ زیاتر لای ڕاستی سەرەوەی سکم یەکێ لە تەشخیسەکان لەوارەیە کێشەکانی تورەکەی زرا و بەردی زراو بێت. تەشخیسی نزیک لەوەوە کێشەکانی بۆری وەکووتمان بۆری زرا و بۆری ڕئیسی زراو کاچێتەوە سەر دوانزەگرێ و خوا نەخواسە برینی دوانزەگرەیە معیدە کە بگاتەوەی کە بتەقێ و تووشی نەزی بێ نەخۆشەکە. کێشەکانی ئازاری پەنکریاس و ئیلتیابی پەنکریاس عینە شت تقریبن هەرچەند هەریەکە و ماکی خۆیان هەیە کە دواتر جیانەکەیتەوە، بەڵام لە ئەوەڵی کە نەخۆشەکە بینی هەموو پزیشکێک یا هەموو جەڕاحێک ئەمانەی لە مێشکایە کە چەند تەشخیسێک دانێن دوای ئەگاتەوەی کە یەک تەشخیسیانەکە و نەخۆشە ئەو حاڵەتەی هەیە. بەڵێ بە پێی بینی نەخۆشەکە بە پێ پشکنینانی کە بۆ یەکرێ جاکرێتەوە کە کامیان زیاتر هۆکاری ئازارەکەی بێت. دکتۆر کاتێک کەسێکە تورەکی زراوی بۆ لابرێ بۆ هۆی بەردەوە، ئایا لە دوای ئەوە هیچ گرفتێکی بۆ دروست نابێ ڕەنگە کەسانەی وا بیرکەنەوە کە ئەمەش ئەندامێکی جەستەیە و خۆی کارێکی خۆی هەیە، ئایا پێویستە کات کە کەسێک لە دوای ئەم نەشتەرگەریەوە چۆن ئاگەی لە خۆی بێت چۆن شێوازی ژیانی ڕێک بخات؟ ئەوە وەکو لە زۆر شتی کەشی لەشا ئەو کێشەیە هەیە نەخۆش ئەترسێ ینی لەوانەیە تەسەوریی هەبێ لە من چۆن بێ ئەو شتە دوایی بژیم، بەڵام بڵێ ئەتوانێت نەخۆشەکە ژیانێکی تا ڕادێکی زۆر زۆر ئاسایی بێتە سەر دوای نەشتەگەری لابرنی تورەکەی زراو. بەڵام من عادەتەن بە نەخۆشەکان پێش نەشتەگەری ڕایەنەهێنم کە وەکو پێم وتیە بێ ڕێژیم بکەن زیاخۆری لە هیچ ژەمەکانەکەن بە تایبەت ئەو ژەمانی کە چەورن و بەڕاستی دوای ئەمەلیاتیش دوای نەشتەگەریەکەش هەر هەمان یاسایە و ترسیش نییە دوای نەشتەگەری کە کێشەی گەورە ڕووباوەکو و جوڵانی بەردێک، بەڵام نەخۆشەکە هەر ناڕەحەت دەبێت لەوانەیە ئەگەر ژەمێکی زۆر قورس بخوات دوای نەشتەگەری تووشی هێڵنج و ڕشانەوە سکچوونێکی خێرا بڵین لەگەڵ ئازاری سکی وەکو جاران لە بەشی سەرەوە، بەڵام لەوە زیاتر نابێت. ئەمە هۆکارەکەی چیە دکتۆر بۆچی نەخۆشەکە تووشە بەهۆی ئەو ژەمە خواردنەوەیە کە خواردووی؟ من دایمەوە چۆن بۆ نەخۆشەکان شەرحەکەم ئەڵێم ئەیکەم تەمسیل یەکەم بە شتێک ئەڵێم وەکوایە تۆ تەنکی سەربانتان نەبێت لە ماڵەوە تەنکی ئەو ئاوەی هەیە بەزەوەی کە لە بۆرەکانەیە لەبەرەوە بەشی ژەمی قورس ناکە، تۆ کە تورەکەی زراوە نەما یەکێ لە ئیشە ڕئیسەکانی تورەکەی زراو خەزنکردنی مادەی تاڵاوی زراوە کە تۆ نەوما جگەر چەندێ دروستەکە و ئینێرە بۆ بۆرەکان بەشی ژەمی قورس ناکات لەبەرەوەی ئەو نیشانانیانە بێت. دکتۆر بەردی زراو ئایا تۆ باسی هۆکارەکانی بۆ کردین و دیارترین ئەو کەسانی کە ئەگەری توشببوونیان هەیە، ئەگەر لە کۆتایە وەکو بیرهانانەوەیەک پێمان بڵێ کە چ ڕێگایەک هەیە یاخود چ شێوازێکی ژیان تەندروست هەیە کە ئێمە ئەنجامی بین بۆ ئەوەی تا ڕادێک بتوانین ڕێگری لەوە بکەین کە تووشی ئەم حاڵەتە ببین؟ بەڵێ ئەو قسێ بۆ زۆربەی کێسا پێ دەڵێ مەڕێنمایانە بۆ زۆربەی ژیانێکی تەندروست بۆ زۆربەی کێشەکانی تەندروستی ئیسفادەی زۆرە. یەکی لەوانە ئەوەیە کە بێ نەخۆش جوڵەی هەبێت، یعنی هەموو کەسێکە تا بتوانێت بەپێی مەجای ژیانی بەپێی مەجای ڕۆژی جوڵەی هەبێت، جوڵەکە ڕاضە بێ ڕاکردن بێ مەلەکردن بێ، جوڵە و زیاتر بێت احتیمالی دروستبوونی بەردی زراو کەمترە بێ، احتیمالی کێشەکانی ڕێخۆڵە و وەکو بۆ نەقەبزی و ئەمانش کەمترە بێ ئیسفادەی زیاترە، ئاو زۆر بخۆیتەوە دایما بۆ هەموو لەشە باشە و
بەعام تا بتانی زیاخۆری نەکەی لە چۆریە وەکوتمان ڕاضە و ڕێژیمی ژەگەرەیکەی ڕاضە و ڕێژیمێکی تەندروست بێ نەک لەو نوعانەیە بێت کە لە ماوەی مانێکە 15 کیلۆ دابەزیت ئەمانە هەمووی هۆکار نەگەر نەخۆشێک یا هاوڵاتیەک بڵین وەزنی زۆرە سەر و پێویستە محاولە بکە بە ڕاضە و ڕێژیمێکی تەندروست دایبەزێنێ بۆی ئەو سەبەبەش نەهێڵە بۆ توشبوون بە بەردی زراوە.